بەڵێ دوای ئەوەی لە ڕێگەی ڤیددیۆیەکەوە ئەمڕۆ بەیانی بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزیمان ئاگدار کردەوە کە لە هاوڵاتیانی گەڕەکی قەرەبوو کە لە تەنیشت گەڕەکی کەس نەزانە بۆمان هاتبوو کە ماوەی 2 هەفتەیە ژینگە پارێزان سەردانی ئێریان نەکردووە زبرێکی زۆر کەڵەکە بووە مەهەندس ژیار جەلال ڕاستەوخۆ ئەوەی بە 1964 وت کە لە هەر ئێستا تیمەکان دەنێرین بۆ ئەوەی کەوا گەڕەکەکە خاوێن بکەنەوە و من قسەم لەگەڵ سەرپەرشتیاری ئەو تیمانە کرد بۆ عادی شێرزاد باسی لەوە کرد کە ئەمە پێنجەم ینی با بڵێن پێنجەم بار هەڵگرا کە زبڵی تێدا کۆ بکەینەوە و شەقامەکان تێدا خاوێن بکەینەوە و هەروەها باسی لەوەی کرد هەر شوێنێکتر پێویستی بیناو ئەم گەڕەکە گەڕەکی قەرەبووی کەس نەزانە ئەوە ڕاستەوخۆ دەچینە بەردەم ماڵەکان و زبڵەکانیان کۆ دەکەینەوە ئەوانە بە هەفتە نەهاتبانە بە خودای کەس لە بە بۆگەنی خۆی نەدەخوا یعنی ئەو هەموو زبڵ و خاشاکان من دەستخۆشیان لێ دەکەم ڕۆژانە دێن پابندن بە کەسا بە ئیشەکەی خۆیانەوە پابندن بە دەوامەکەی خۆیانەوە دێن ئەو زبڵ و خاشاکە هەردەگرن من دەستخۆشیان لێ دەکەم هیچیشمان بێکەم و کوڕی نینە کەسمان مەلایکەت نینە بڕین کاکە ئەمە بێکەم و کوڕینە من دەستخۆشیان لێ دەکەم ئەگەر تاخیریش بوون هەموو کەس کەم و کوڕی خۆی هەیە بای ئەوەندا